وەختێک فرعون بە سحربازەکانی هەموو کۆ کردەوە لە سەیدنا موسا وتی هادەی بزانم موسام بۆ سوک في المدائن حاشرين وأنا هم هاتبون يأتوك بكل ساحر عليم أو يبجر سحر شي كردو اسمي فاعلة يأتوك بكل سحار عليم أوانيك بشان سحر بازقية هم يعني هنانو كان كرتنو لا يوم الزينة روجي كردستان روجي آلا روجي هر تشتيشي ناوني لو روجي كا أو جاهلانة بيروزيزة خلقك أمي ليو كوبو بونوا انجا سحر بازقان رويان كرد جنابي فرعون ومتيان أئن لنا لأجرا إن كنا نحن الغالبين قال نعم إنكم إذا لمن المقربين وتيان قربان جانا قر إيما سركوتين بعداشتك ما نبيه چونکە هەموو کەس بیر لەوە کاتۆ سەرەکە و پاداش وەرەگرم ناڵێ ئەگەر بەزین چیمان لێک کان ئەگەر سەرکەوتین پاداشتوانەوێ قوربان گیان لای جەنابی فرعون پێی فەرموون بەڵێ ئینەکم ئیذەن لەمین المقەڕەبین بەڵێ هەمووتان لە خۆم نزیکەکەم بە سکرتێر و بە کاسەلێس و بە دەرگاوان و بە سایق و بە حراسەتی شخصی و حرەسی سەرجادەکانم کاتێک کە تێپەڕم حرەسی سێبەرەکانم بن کە سیارەکانم ئەڕوا خزمەتی سیارەکانم بکەن هەمووتان نزیکەکەمەوە لەم بابەتانە یعنی زەلیلترتانەکە ئەوە پاداشتەکەی بەڵام ئەوانە لێ پێی ڕازین بۆچی پێی ڕازین چونکە خوای پەروەردگار باسی کەسانێکمان بۆکە کە ڕازین بە ژیانی دنیا ژیانێکی دنیا وەلە وەکو هی سەگی ژوان ئەوانە کە ڕازین بە هەر جۆرە ژیانێ بەبەست نەمرن بەڵام ئینسانی مسلمان وانە ئینسانی مسلمان ئیرادەی گۆڕانکاریەکەی لە یەکەم ڕۆژەوە لە ناخی چەسپیوە کە ئەبێ من بەرامبەر شەیتان و شەیتانیزمەکان و پلانی شەیتان بوەستمەوە من بۆ ئەمە هاتوومەتە سەر زەمین